ئەم کاتە و هەموو کاتێکتان باش فێرخوازانی زمانی ئەڵمانی بە زمانی شیرینی کوردی خۆشحاڵ بووم لەوانەیەکی نوێ داهاتمەوە خزمەتان بە هیوای سوودبەنبوونتان. ئازیزان لەم وانەیەدا باسی خۆناساندن دەکەین. خۆناساندن تا کۆتایی وانەکە لەگەڵ ما بنوانێکی زۆر بەسوودە. چۆن بڵێ من ناوم فلانە کەسە، ناوی خۆت ئەڵێیت، ناونیشانت، لە کوێ نیشتەجێی خەڵکی کوێ یاخۆت لە کوێ هاتوویت، تەمەنت چەندە و هەتا دوایی. ئەگەر کەسێک پرسیاری لێکردنی وتی ناوت چییە، پێمانەڵێ وی هایست دو. وی هایست دو بەمانای وایە ناوت چییە. ئەگەر کەسەکە بەڕێزی بەکارهێنا وەک ئەیبینن زی بەمانای بەڕێزتان دێت، وەک لەوانەکانی پێشوودا باسم کردووە، و دوو بەمانای تۆ دێت، دوو بۆ تۆ، و زی بەمانای بەڕێزتان دێت، زی. لێرەدا وی هایست دو ناوت چییە، و لێرەشدا وی هایسن زی ناوی بەڕێزتان چییە. ئێمە بۆ جوابدانەوەی ئەم پرسیارە وەڵامەکەی بەم شێوەیە ئەنووسین، ئەڵێن ئیش هایسە نمونە پاول، یان هەر ناوێکی تر بەم جۆرە ئیش هایسە ماریۆ. من لێرە بە نمونە پاولم داناوە، ئیش هایسە پاول، من ناوم پاولە. ئیش هایسە پاول، من ناوم پاولە. یاخود ئەتوانین بەم شێوە وەڵامی بینەوە mein Name ist سیرکەن بە هەمان شێوە پاول، من ناوم پاولە. هەردووکی وەڵامی ئەم دوو پرسیارەیە. بڵێت بەڕێزت ناو چییە، یا بەڕێزتان ناوتان چییە، یا تۆ ناوت چییە، بەم شێوەیە ئەڵێن ئیش هایسە پاول، من ناوم پاولە. یاخود mein Name ist Paul، ناوم پاولە. بەم شێوەیە هەردووکی سیرکەن ئیش هایسە پاول، یاخود mein Name ist Paul، من ناوم پاولە. یاخود بە شێوەیەکی تر ئەتوانین بڵێن سیرکەن، بە شێوەیەکی تر ئەتوانین بڵێ ئیش bin Paul، سیرکەن ئیش bin Paul، من پاولم. سیرکەن بەم شێوە ئیش bin Paul، من پاولم. سیرکە ئیش هایسە پاول، من ناوم پاولە. mein Name ist Paul، ناوم پاولە. سیرکە ئیش bin Paul بەمانای من پاولم. بەم شێوەیە وەڵامی ئەم پرسیارەمان دایەوە. کەسێک پرسیارمان لێکە بڵێ ناوت چییە، وەکەی بین وی هایست دو، تۆ ناوت چییە، یاخود وی هایسن زی ناوی بەڕێزتان چییە. لە زمانی ئەڵمانیدا دوو بەمانای تۆ دێت، ئەتوانین کەسێکیش بڵین بەڕێزتان، یاخود بڵین تۆ. بەم شێوەیە. و کەسێک پرسیارمان لێ بکە بڵێ خەڵکی کوێ یاخود لە کوێ هاتوویت، بەم شێوێ ئەڵەیە woher kommst du، تۆ لە کوێ هاتووی. woher kommst du سەیری نیشانەی پرسیارکەن، پرسیار ئەمە ڕستێکی پرسیاریە. woher kommst du تۆ لە کوێ هاتوویت، یاخود woher kommen sie، woher kommen sie، woher kommen sie یعنی بەڕێزتان لە کوێ هاتوون. ئەمە گرنگە بەڕێزان. و سەرەتای هەموو ڕستەیەک دەستپێکی وشەی یەکەمی بە گەورە بە کەپیتاڵ بە گۆغۆز ئەنووسرێت، بە گەورە دەستپێکین ئەینووسین. و ئەم زیەشەی بینن بە گەورە ئەینووسین هەر بەڕێزتان زی. woher kommen sie نیشانەی پرسیاریش دانراوە، بەڕێزتان لە کوێ هاتوون یاخود خەڵکی کوێن. جوابی ئەم پرسیارە من ئەڵێم ئیش کۆمە aus سەریکەن dem Irak، من لە عێراقەوە هاتم یاخود خەڵکی عێراقم. ئیش کۆمە aus dem Irak، من خەڵکی عێراقم یاخود لە عێراقەوە هاتووم. ئەمە لە دواییدا مەسەڵەن ناوی عێراق کۆمەڵێک وڵاتەیە، ئارتیکل ئەمرازی ناساندنیان هەیە. سیرکەن ئەوس داتیڤ، ئەوە لەوانەکانی داهاتوودا ئەو گەشتی نەسەر ئەوەش باسی ئەوەتان بۆەکەین. لێرەدا ئەوس دێم عێراق، من لە عێراقەوە هاتووم یاخود خەڵکی عێراقم. کەسێک پرسیاری لێ کردی وتی woher kommst du لە کوێ هاتوویت،
یاخود بۆیە کۆمنزی بەڕێستان لەکوێ هاتوون بەم شێوەیە ناوی وڵاتەکەی خۆتەڵی ئیش کۆمە ئەوس دێم ئیراق من لە عێراقەوە هاتووم خەڵکی عێراقم و هەر کەسێک پرسیاری لێ کردین لە هەر وڵاتێک بی پرسیاری لێکرد نمونە من ئەڵمانیام داناوە دویچلاند بەمانای ئەڵمانیا دێت لێرەدا کەسێک پرسیاری کرد وتی ماوەی چنێکە لە ئەڵمانیای wie lange bist du in Deutschland ماوەی چنێکە لە ئەڵمانیایت یاخود wie lange sind sie in Deutschland ماوەی چنێکە بەڕێستان لە ئەڵمانیا بەم شێوەیە یاخود هەر وڵاتێکی تر بێ بەم شێوەیە من لێرە ئەڵمانیا بەنمودەنەوە جوابی ئەیەینەوە ئەڵێن ich bin 2 Jahre in Deutschland من ماوەی 2 ساڵە لە ئەڵمانیام ich bin 2 Jahre in Deutschland من 2 ساڵە لە ئەڵمانیام من 2 ساڵە لە ئەڵمانیام بەم شێوەیە 2 ساڵ 3 ساڵ 10 ساڵ تا هەرچەندێک ئەتوانیت ماوەی چنێکە لە ئەڵمانیایت بەم شێوەیە ئەینووسیت جوابی ئەم پرسیارە سەیریکەن wie lange bist du in Deutschland ماوەی چنێکە لە ئەڵمانیایت یاخود wie lange sind sie in Deutschland بەڕێستان ماوەی چنێکە لە ئەڵمانیان پرسیارەکە هەردووکی بەم شێوەیە جوابی ئەدەینەوە ئەڵێن ich bin 2 Jahre in Deutschland من 2 ساڵە لە ئەڵمانیام من 2 ساڵە لە ئەڵمانیام بێنە سەر ئەم پرسیارەی تریان کەسێک پرسیارمان لێ بکە wie alt bist du تەمەنت چەندە و یاخود بڵێت wie alt sind sie تەمەنی بەڕێستان چەندە بۆ وەڵامی ئەم پرسیارش بەم شێوەیە جواب ئەینەوە ich bin من لێرەدا سی ئەنووسم 30 بەمانای سی دێت Jahre alt من تەمەنم 30 ساڵە ich bin 30 Jahre alt من تەمەنم 30 ساڵە wie alt bist du تەمەنت چەندە wie alt sind sie تەمەنی بەڕێستان چەندە جوابی هەردوو پرسیارەکە بەم شێوەیە ich bin 30 Jahre alt تەمەنم 30 ساڵە بەم شێوەیە جوابی ئەو پرسیارە ئەدەینەوە و یاخود کەسێک پرسیاری لێ کردین وتی ماڵت لەکوێ نیشتە جێیت wo wohnst du بەمانەوەیە تۆ لەکوێ نیشتە جێیت wo wohnen sie بەڕێستان لەکوێ نیشتە جێن بۆ جوابی ئەم پرسیارەش بەم شوێ وەڵامی ئەدەینەوە ich wohne in لە هەر شوێنێکی نمونە من ناوی شاری بەرلین ئەنووسم بەم شێوەیە wo wohnst du تۆ لەکوێ نیشتە جێیت wo wohnst du یاخود wo wohnen sie بەڕێستان لەکوێ نیشتە جێن جوابەکەی بەم شێوەیە ich wohne in Berlin من لە شاری بەرلین نیشتە جێم لە شاری بەرلین نیشتە جێم یاخود کەسێکی تر پرسیارمان لێ بکە کە ئایا منداڵمان هەیە hast du Kinder منداڵت هەیە تۆ منداڵت هەیە یاخود ئەڵێ haben sie Kinder بەڕێستان منداڵتان هەیە و ئێمەش جوابێ دەینەوە ئەڵێن نمونە ich habe 2 Kinder من 2 منداڵم هەیە ich habe 2 Kinder
دوو منداڵم هەیە یاخود 3 4 نمونە ئەتوانیت ئەو ژمارە بگۆڕیت یەک ببورن دوو منداڵ 3 منداڵ 4 هەتا دوایی بەڵام یەک منداڵ هەبێ ئەڵێ ئیشهابە عین ئەم کیندا ئەکەین بە کیند ئەبێ بە تاک باشە کیندا بەمانای منداڵان دێ بۆ کۆیە ئیش هابە عین کیند یەک منداڵم هەیە بەڵام بڵین دوو منداڵ ئەم کیندە بێ بە کیندا سیرکەن ئەم ئاینە لا ئەبین ئیش هابە zwei کیندا دوو منداڵم هەیە دوو منداڵم هەیە یاخود ئەتوانی بڵێ ئیش هابە keine Kinder ئەگەر مناڵتن هەبێ ئەڵێیت ich habe keine Kinder ich habe keine Kinder بەمانایە من منداڵم نییە من منداڵم نییە یاخود ئەڵێی ich bin ledig بەمانای من زگوردم یعنی زەواجم ناکردووە من ich bin ledig بەمانای ئەو کەسەی زەواجی نەکردووە ich bin ledig بەمانای من زەواجم نەکردووە ئەگەر کەسێک پرسیار لێکی بجێ منداڵت هەیە ئەتوانی بڵێ ich habe zwei Kinder دوو منداڵم هەیە ich habe keine Kinder منداڵم نییە ich bin ledig ئەتوانی بڵێ من زەواجم نەکردووە نەچوومەتە ژیانی هاوسەر گیریەوە و کەسێک پرسیاری لێکردین was machst du beruflich بەمانای وایە پیشەت چییە was machen Sie beruflich پیشەی بەڕێستان چییە سیرکەن لێرەدا دوو بۆ تۆ was machst du beruflich یعنی پیشەت چییە was machen Sie beruflich ئێمەی جوابی ئەدەینەوە نمونە ich bin سیرکەن لێرەدا کەسێک پرسیاری کرد وتی was machen Sie beruflich یاخود was machst du beruflich تۆ چی دەکەیت پیشەت چییە یاخود پیشەی بەڕێستان چییە ئێمەش بەم جۆرە وەڵامی دەدەینەوە ich bin Lehrer von Beruf بەمانای وا بەمانای من مامۆستام پیشەی من مامۆستایە Lehrer بەمانای مامۆستا دێت پیشەی من مامۆستایە بۆ ڕەگەزی نێر بۆ ڕەگەزی نێر ئەگەر بیشکێن بە ڕەگەزی مێ بەم شێوەی لەکەن ich bin Lehrerin ئەم یعنی بۆ زیادەکەین بۆ ڕەگەزی مێ ئەگرەمان لابین من مامۆستام بەڵام بۆ ڕەگەزی مێ ئەمەشیان بۆ ڕەگەزی نێرە ich bin Lehrer von Beruf من پیشەم مامۆستایە واگەر کەسێک پرسیاری زمانی لێکردین چ زمانێک قسە ئەەکەین ببورن لێرەدا کەسێک پرسیاری هیوایەتی لێکردین هیوایەت و ئارەزۆکانمان چییە هیوایەت و ئارەزۆکانمان چییە حەزمان لە چییە هیوایەتی من چییە لێرە من ئەنووسم نمونە mein Hobby ist سیرکەن لێرەدا چی بکەین mein Hobby ist لێرەدا من ئەنووسم Fußball spielen هیوایەتی من تۆپی پێ یاریکردنە mein Hobby ist Fußball spielen ئەمە هیوایەتی منە
mein Hobby ist Fußball spielen هیوایەتی من تۆپی پێ یاریکردنی تۆپی پێ کەسێک پرسیاری لێ کردوتی بەس زیند داینە هۆبی هیوایەتەکان و ئارەزوەکان و چین حەزەکان و خولیاکانت یاخود بڵێ خولیا و حەزی بەڕێستان چییە ئێمەش بەم جۆرە جوابی ئەدەینەوە ئەڵێین mein Hobby ist Fußball spielen هیوایەتی من خولیای من یاری تۆپی پێ ئەمەش جوابی ئەم پرسیارە وە کەسێک پرسیاری لێ کردین وتی چه زمانێک قسە ئەکەن یاخود چ زمانێک قسە ئەکەن یا بەڕێستان یان تۆ لێرەدا welche Sprachen sprichst du تۆ بە چ زمانێک قسە ئەکەیت یاخود لێرەدا welche Sprachen sprechen sie بەڕێستان بە چ زمانێک قسە ئەکەن بە چ زمانێک قسە ئەکەن ئێمەش جوابی ئەدەینەوە بەم شێوەیە نمونە ich spreche نمونە ئەتوانی هەر زمانێک کە تۆ بە هەر زمانی قسە بکەیت نمونە من لێرەدا ئەڵێم زمانی عەرەبی بە زمانی عەرەبی و نمونە سەریکەن und English سەریکەن من بە زمانی عەرەبی و ئینگلیزی قسە دەکەم سەیرکن بەم شێوەیە چەند زمان مەسەلەن کوردی ئەزانیت ئەڵمانی یاخود هەتا دوایی مەسەلەن ich spreche Arabisch und English من بە زمانی ئینگلیزی و عەرەبی قسە ئەکەم یاخود کوردی یاخود ئەڵمانی هەر زمانێکی کە کەسێک پرسیاری لێ کردین وتی بە چ زمانێک قسە ئەکەیت توێش بەم جۆرە جوابی ئەیتەوە ich spreche Arabisch und English من بە زمانی عەرەبی و ئەڵمانی قسە دەکەم هیوادارم سودمەند بوو بێتن تاوانێکی تر شاد و بەختەوەربن